شێکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوەیە تەبی بەدڵنیایەوە ئێمە وەکو یەک تیمێک وەکو بە موحەدی بڕۆین ئەوەی کە پەیوەندی بە دۆخی ئاساییکردنەوەی کەرکووکە وەکوتم بەشێکی لە ڕووی ئیداریەوە کە بتوانین ئەنجومەنی پارێزگا و لیستی برایەتی کە بتوانێت پارێزگارێکی کورد بۆم شارەدا بنرا کە ڕەمێ بەشێک لەو کێشانەمان چارەسەر بکاوە دەتوانین زۆر شت هەیە لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاوە لە ڕێگای پارێزگارێکی کوردەوە ڕێگری لێ بکرێ و بەشەکەی دیکەش پەیوەندی بە حکوومەتی ناوەندیەوە هەیە بە دڵنیاییەوە هەوڵەکان بەردەوامە بەڵام ئەمە معنایەوە نییە بێ ئومێدی ئەمە هەموو هەوڵی خۆمان دەخێن ئەگەر بۆ هەم ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و هەم دانانی پارێزگارێکی کورد بۆ ئەم شارە و ئەمە بە معنایەوە نییە تەمیشکردنی پێکاتە و نەتەوەکانی دیکەیە خۆ لە ڕۆژگارێک لیستی برایەتی زۆری نەبوو دەیتوانی هەموو پۆستەکانی خۆی ئەم شارە بۆ کورد بە بەڵام باوەڕمان بە پێکەوە ژیان باوەڕمان بە شەراکت باوەڕمان بە بەشداریکردنی هەموو نەتەوە پێکاتەکان هەیە بە پێی ئەو پێوەرانەی کە هەمومان شەریکی ڕاستەقینە بین لەم شارە زۆر سپاس.